کارداریکی ئەمریکی جۆزف وەرسلن دەڵێت دەتوانیت ئارامی بدۆزیتەوە تەنانەت لە نێو ئەو زریانانەی کە هەڕەشەت لێ دەکەن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایڵەی داهێنانتان لێبێت. خەڵاتی نۆبڵ بۆ ساڵی 2023 بۆ فیزۆلۆژیا یان پزیشکی بەخشایە کەتەلین کاریکۆ و درۆوایزمان بەهۆی دۆزینەوە داهێنانەکانیانەوە بۆ هۆی پەرەپێدانی ڤاکسینی کاریگەری mRNA دژی کۆڤید-19 خەڵاتەکان بە خەڵاتێکی 1 ملیۆن دۆلاری دەست پێ دەکات و 5 خەڵاتەکەی دیکەش لە چەند ڕۆژی داهاتوودا هەمی ڕادەگەیەنرێت. تەکنۆلۆژیای mRNA واتە مێسنجەری ڕابۆنیۆکلیک ئەسید زۆر گرنگ بوو لە بەرهەمهێنانی ڤاکسینەکانی ڤایرۆسی کۆرۆنا و مۆدێرنا و ڤایزەر و بایۆنتیک. زانەی ئەمریکایی بە ڕەچەڵەکەنگاری کاتلین کاریکۆ و هاوکارە ئەمریکایەکەی درو وایسمن لە سەرەتای ساڵانی 90ەکانەوە لە زانکۆی پەنسیلڤانیا دەستیان بەکارکردن کرد لەسەر تەکنۆلۆژیای mRNA. ڤاکسینەکانی mRNA لەگەڵ ڤاکسینەکانی دیکەی کۆڤید-19دا زیاتر لە 13 ملیار جار بەکارهێنراون. هەردووکیان پێکەوە ژیانی ملیۆنەها کەسیان ڕزگار کردووە، ڕێگریان لە کۆڤید-19 سەخت کردو و بارگرانی گشتی نەخۆشیەکانیان کەم کردوێتەوە و توانایدایە کۆمەڵگەکان جارێکی دیکە بکرێنەوە. mRNA ڕێنمایی خانەکان دەکات فرۆتین دروست بکەن ئەوەی لەگەڵ ئەو پرۆتینانەدا بگونجێت کە لەسەر ڕووی زیندەوەرەکانی هۆکاری نەخۆشین دەبینرێن وەک ڤایرۆسی کۆرۆنا. من کەسی بەرپرس بووم لە RNA و درو پزیشکی بەرگری لەشی مرۆڤ بوو. یەکتریمان فێر دەکرد و لە یەکتریەوە فێر دەبووین و مەسنجەر ڕادیۆنیوگەڵ ئەسیدمان بەرهەمهێنا. وایسمان گوتی توانایی داهاتوو بۆ mRNA سەرسوڕهێنەرە. ئێمە بۆ ساڵێنێکە بیر لە هەموو ئەو شتانە دەکەینەوە کە دەتوانین بە RNA ئەنجامی بدەین. ئێستاش ئەوە لە بەردەستدایە. زانە پۆڵ هانتەر دەڵێت پەتای ڤایرۆسی کۆرۆنا خێرایی بە بەرهەمهێنانی تەکنۆلۆژیای mRNA دا. دەکرێت بەڵام پێمان وایە هەرگیز mRNA بەر لە کۆڤید خەڵک دەیانزانی کە لەسەر ڤاکسینەکانی بەکارهێنانی ڕاستەقینەی جیهانی تەکنۆلۆژیا نزیک بووینەتەوە. ئێستا دەرکەوتووە کە کار دەکات، ڕەنگە باشتر کار بکات لە زۆرێک ئەگەر لە زۆربەی جۆرەکانی دیکەی ڤاکسین نەبێت. پێم وایە پەرەپێدانێکی گەورەیە بۆی و ژمارەیەکی بەرچاو لە ئەگەری بەکارهێنانەکانی ئەم تەکنۆلۆژیایە هەیە. بۆ هیوای ڕۆژێک تەکنۆلۆژیای mRNA بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بەکار بهێنرێت. ئەو ڤاکسینانەی کە ئامانجیان جۆرە تایبەتەکانی لووە ڕەنگە تەنانەت بۆ کەسانی تایبەت یا شێرپەنجەکانی کەسی بێت. کاریکۆ وایسمن هاوبەشی لە خەڵاتە 1 ملیۆن دۆلارەکەدا دەکەن و لە کۆتایی ئەم ساڵدا لە ڕێوڕسمێکدا لە ستۆکۆڵم مەدالیاکانیان وەردەگرن. بۆ هێنری ڕێژوەڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ڕۆژی پێنجشەمە دەستگای بەخشینی خەڵاتی نۆبڵ خەڵاتی ئەدەبی ساڵی 2023 بەخشیە نووسەر و دراماتۆری نەرویجی یۆن فۆسێ لە ساڵی 1959 لە هۆکسن لە کەنار ڕۆژاوایەکانی نەرویج لەدایک بوو. یەکێکە لە شانۆنامە نووسە نمایشکراوەکانی جیهان، بەڵام کارەکانی چەندین ژان دەگرێتەوە، لەوانە شانۆنامە، ڕۆمان، کۆمەڵە شعر، وتار، کتێبی منداڵان، وەرگێڕان و بەرهەمەکانی بۆ زیاتر لە 40 زمان وەرگێڕدراون. ئەندرس ئۆلسن ئەندامی ئەکادیمیاکەی سوید دەڵێت کارەکانی دەست دەخەنە سەر قوڵترین هەستەکانی مرۆڤ، دڵە ڕاوکێ، ئاسایش، پرسیارەکانی ژیان و مردن. ڕووداوێکی سەخت لە تەمەنی 7 ساڵیدا نزیکی دەکاتەوە لە مردن ئەم ڕۆمان نووسە. ئەزمونە کاریگەرەکەی بەرچاو دەبێت لە نووسینەکانیدا لە تەمەنی مناڵیەوە تا گەورەبوونی. یەحیا بەرزنجی ئەو ڕۆژە بەڕێکەوت هەر بە پشووکی کورت دەچێتە تایمز سکوێری نیویۆرک، بەڵام لە پرێکدا لە نێو ئەو قەرەباڵغێدا خەڵک هەڵدەسێتە سەر پێ و دەست دەکەن بە سەما و گۆرانی. شانی باسە تایمز سکوێری نیویۆرک چەندین چالاکی و ئاهەنگ و فیستیڤاڵی تیادا ساز دەکرێت.
لە ماندووبوونی کارەوە بۆ پشودان نان خواردنێکی بە خێرایی لەم ژاوەژاوەی نیویۆرک ئایا کات دەمێنێ بۆ سەماکردن لە بڵنگۆکەوە پیاوە کاریبیەکە دەڵێ وەرن سەماکەن ئەم خاتوونە پاش بەڕێکردنی ڕۆژێکی هەفتە لە نیویۆرک پێش ڕۆشنەوە بۆ ماڵەوە خۆوتنی کەمە کاتی هەبووە بۆ سەماکردن. لەسەر شقامەکە پیاسم دەکرد گوێم لە مۆسیقا بوو هەروەها خەڵق سەمایان دەکرد لە ستەیجەکەشەوە داوایان دەکرد بەشداری بکەین بۆچی نا منیش هەندێک سەما و لەشم جوڵاند و هەندێک نیگەرانی کارەکەم دەربڕی. هاتوون بۆ ئێرە بۆ ئەوەی سەمای کاریبی بکەم سەماکردن وام لێ دەکات شاد بم با هەموو ئەوەمان لێت دەبێت پێکەوە جوانین و دەتوانین گۆڕان دروست بکەین سەیری ڕەنگەکەم مەکە سەیری کەسایەتیم بکە. مۆسیقای سەرشەقام لە زۆر شوێنی دنیا دەبینی ئیدی سەمای سەرشەقامیش لە نیویۆرکە بەدەم ڕۆژێکی پاییزەوە سەماکردن لای خاوەنی بیرۆکەکەش کۆکردنەوەی مرۆڤەکانە لە دەوری چێژبینینێک و پێکەوە بوون. لە کاتی پەچاکەدا دەستمان بەم بەرنامەیە کرد سەمای سەرشەقام بینیمان کە خەڵک پێویستی پێیەتی بێنە دەرەوە و سەما بکەن خەڵک بجوڵێنن هەست بکەن بەشێکن لە کۆمەڵگاکە ئەم بیرۆکەیەوە های کرد خەڵک لە ماڵەکانیان بێنە دەرەوە بیرۆکەکە بەردەوامیشە. خۆشمان چێژی لێ دەبینین وا دەکەین کە شاری نیویۆرک بەردەوام چالاک و پڕ لە جوڵە بێت لە شولاری پڕە لە جوڵە و سەما ببینینی حەزی سەماکردن ئاوێزانی نۆتەی مۆسیقاکە ئەبێت لای چەند خۆشە بۆ مانجێک خۆبەخشانە ئەم کارەی کردووە. هەمووی دەربارەی ئەوەیە کە خەڵکەکە دێن و ئاوێزانی سەما و مۆسیقاکە دەبن توانەکانی ناخیان دەردەبڕن هەوڵ دەدەم هانیان بدەم یەکەم جار چەند کەسێک دێت و دواتر دەبن بەدەیان کەس ئەمە پێی دەڵێن چۆنێتی پێکەوە بوون و وتوێشکردن. بۆ ماوەیەک لەم گۆڕەپانە سەمایە پێکەنین خۆشی و جوڵەیە لەگەڵ خۆی دێنێت دەبێتە ساتێکی خۆش لە تێپەڕینی ڕۆژێکی هەفتە کە ڕەنگە باشدانی ژیان لەم نیویۆرکە پێویستی بەم دەری چانەش هەبێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا نیویۆرک. ئەم هەفتەیەش کۆمەڵێک فیلمی سینەمایی جوان بوون بە پێشەنگی فیلمەکانی ئەم هەفتەیە لە ئەمریکا و لە جیهاندا هاوکات دەرچوونی ئەلبومێکی نوێ ئێد شێرن و چەند بۆنەیەکی دیکە لەم راپۆرتەدا بۆمان ئامادەکردوون. فیلمی پاو پەترۆل The Mighty Movie لە کۆتایی هەفتەدا پلەی یەکەمی بۆکس و ئۆفیسەکانی بەدەست هێنا و بە پێی خەمڵاندنی سۆدیۆکان فرۆشی بلیتەکان گەشتە 23 ملیۆن دلار. بەرهەمی کۆمپانیای پرۆماوند پیکچەر و سپین ماستەرە و درێژەی فیلمی پاو پەترۆلە کە لە ساڵی 2021دا لە زنجیرە تەلەڤیزیۆنەکەی نیکۆلۆدیۆن وەرگیراوە. فیلمی دووەم سا ئێکس کە دەیەمین بەرهەمی زنجیرە ترسناکە درێژخانەکەیە بە 18 ملیۆن دلار بۆ کۆمپانیای لاینزگەیت کرایەوە. لەم فیلمەدا تۆبین بەیلی وەک بکوژی زنجیرەی جێکسۆ هێنایە ناو فیلمەکەوە. فیلمی The Creator کە 80 ملیۆن دلاری تێچووە و لەلایەن کۆمپانیای نیو ڕیجنسیەوە کومەکی دارایی کراوە و گرانترین فیلمە لە کۆتایی هەفتەدا کە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو کرایەوە. ئاستی فرۆشی لە ناوخۆی ئەمریکادا بە زەحمەتی گەشتە 14 ملیۆن دلار و لە ئاستی جیهانیشدا گەشتە 18 ملیۆن دلار. ئێد شیرن شەوی هەینی لە باڕەکی شاری نیویۆرک ئاهەنگی بڵاوکردنەوەی ئەلبۆمە نوێیەکەی بە ناوی ئۆتۆم ڤاریێشن جێڕا. ئەستێرەکەی پاپ خواردنەوەی بۆ ئامادەبووان کڕیوە. ئەمە حوتەمین ئەلبۆمی ستۆدیۆیەتی و یەکەم ئەلبۆمە کە لە کۆمپانیای تایبەتی خۆی بە ناوی جنجر برێدمان ڕێکۆردز بڵاو دەکرێتەوە. جۆرج ئەمەل کلۆنی پێشوازیان لە میوانە ناودارەکان کرد لەسەر پێبلکە بارانەویەکانی کتێبخانەی گشتی نیویۆرک بۆ خەڵاتی ساڵانەی ئەلبی لەلایەن ڕێکخراوەکانەوە. دامەزراوەی کلۆنی بۆ دادپەروەری ڕێز لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەگرێت کە خەبات بۆ دادپەروەری دەکەن لە سەرانسەری جیهاندا. حیدەر کەریم دەنگی ئەمریکا. ئێمە وامان دەزانی وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن تەنها پیاوێکی سیاسیە لە ئاستێکی باڵادا بەڵام نەمانزانیوە دەنگیشی خۆشە و گیتارژەنێکی بەتواناشە ڕەنگە مۆسیقا و هونەر پێکەوە گرێمان بداتەوە. ئەم هەوڵەی ئەمریکا لە ساڵانی جەنگی ساردەوە هەروە بەردەوامە. ئەم جاریان بەرەو چاینە و سعودیە هەنگاو دەنێن. کەسێک کە هەموو ژیانی هەوادار و ئەڤینداری مۆزیک بووە و دواتر
بوو بە دیبلۆماتکارێکی باڵای ئەمریکا چووە سەر سەکۆی نمایشەکە و بە گیتارەکەیەوە چەند پارچە موزیک و گۆرانیەکی بلوزی پێشکەش کرد. کاتێک دەست پێشخەریەکی نوێی دیبلۆماسی موزیک دەستی پێ کرد کە ئەمریکا هونەرمەندە گەورەکانی خۆی دەنێرێت بۆ وڵاتانی جیهان لە نیوانیاندا چین و عەرەبستانی سعودی. دەستی کرد بە ژەنینی ڕڤەمگیتار و گۆرانی چڕین بە دەنگێکی نەرم و قۆڵ. بلینکن گێڕانەوەی گۆرانی هۆچی هۆچیمانی وتەوە کە لەلایەن ئەفسانەی مۆزیکی بلوز مۆدی واتەرزەوە وتراوە. بینەرانی ئەم نمایشە زۆربەیان کارمەندەکانی خۆی بوون لە وەزارەتی دەرەوە کە دەستیان کرد بە چەپڵێدان و دەربڕینی خۆشحاڵی خۆیان. هەفتەی پێشوو سەردانی چوارەمین خولی فیستیڤاڵی جیهانی فەرهەنگەکانمان کرد. ئێمەش لەوێ بووین. بەڕاستی فیستیڤاڵێکی هەمەڕەنگ بوو. سەدان هەزار کەس لە سەرانسەری جیهانەوە کۆبوونەتەوە لە مۆڵی نیشتیمانی لە واشنگتن کە بە ناشال مۆڵ ناسراوە. ئەم فیستیڤاڵە بۆ یەکەم جار لە ساڵی 2006 لە بەنگالۆر بەڕێوەچوو. فیستیڤاڵەکە لە ساڵی 2011 لە بەرلین و لە 2016 بەردەوام بوو لە دلهی. شانی باسە لە دلهی زیاتر لە 3 ملیۆن کەس بەشداریان تیادا کرد. با بڕۆین بەرەو واشنگتن. ئەڤە ئەو جۆش و خڕۆشە بوو لە پارکا ناشنال ماڵ یا لە واشنگتن و زێدەتری 600,000 کەس دە فەستیڤاڵە چاندا جیهانی یا سێڕۆژیدا ئامادە بوون. موزیک، خواردن، چاند، جوان، پیر و کال خودی پێدوین تایبەت هەموو وەک ماڵباتێکی بەهەڤرە بوون. فستیڤالا کو ji hêla rêxistina Art of Living ya Hindistanê hatiye rêxistin ji tîmekê ji zêdetirî 10,000 dilxwazan ve di heyama salekê de hate sazkirin. ئەvە چوارەمین خۆڵا فستیڤاڵا چاندا جیهانەیە. سێ ji berî vê jî hebûn. Du ji wan li Hindê bûn û yek li Almanya. Bi têkirayî nizîkî 6 milyon kes amade bûn û zêdetir ji milyarekê biriya internetê temaşa kirin. Li berdem avahiya Kongresa Amerîka 17,000 hunermendan ji seranserî cîhanê hunera xwe li ser mezintirîn şanoyê nûmayiş kirin. Her wesa çendîn fermandarên wîlayetan û siyasetvanan jî beşdarî kirin. Ez bêjim ev e cejna evîn, jiyan û pêşvebirina aştiyê li seranserê cîhanê ye. Ez hez dikim hejeykirin û aştî heye û hestekî zêde xweş heye. Ahengêran bi hemû welatên ciyawaz re û dîtina xelkên din ew xweşiya têda heye ku em hemû bi hemahengî dijîn. Armanca Festîvala Çanda Cîhanê ew e ku bi rêya dîlan û mûzîkê peyama yekgirtinê û pêkvejiyanê bigehînin. Make us realize that we are one family. ji bo ku em bizanin em hemû yek malbatin û da em keltûr û şaristaniyetê baştir tê bigehin û bibînin. Nimayişên ku divan çalakiyan de hatin pêşkêşkirin ji tîma hezar gîtaran ya cîhanî bi pêşengiya bireveyê xelatê Grammy, Mickey Free û nimayişên çandî ji Asya Başûr û Rojhelat, Efrîqa, kişwerên Amerîka û Rojhelata Navîn hatibûn pêkanîn. Raporta Seqîbul İslam, Hêlîn Sindî, Dengê Amerîka, Washington. با بڕۆین بۆ لاس ڤێگاس. پڕۆژە زەبەلەحە جیاوازەکەی سازکردنی کۆنسێرت بە شێوازێکی جیاواز و سەرنجڕاکێش خەڵکەکەی سەرسام کردووە. پرۆژەی شەبەنگی ڕووناکی یوتیوب نزیکەی 2.2 ملیار دلاری تێچووە و زنجیرەیەک کۆنسێرت ساز دەکەن کە پێگاتون لە 25 کۆنسێرت تا 16 ئەم مانگە بەردەوام دەبێت. هەوادارە ئێرلندەکانی یوتیوب دوای کۆنسەرتەکان لە لاس ڤێگاس سفی لە شەوی هەینیدا بەسەر سامیەوە گوزارش لە خۆشحاڵی خۆیان دەکەن. پێدەچێت جوانترین شت بێت کە لە هەموو ژیانمدا بینی بێتم. گاڵتە ناکەم بە تایبەتی یەک دوو گۆرانی کۆتایی لەگەڵ خۆرهەڵاتن و کەشێکی بێهاوتا و خۆش زۆر سەیر و سەرسوڕهێنەر بوو. گروپی یوتیوب یەکەمین گروپن کە لە سفیر ئاهەنگە مۆسیقیەکەیان پێشکەش بکەن کە نوێترین سەکۆی مۆسیقایە لە سنسیتی.
بۆ خودی من سیرکردنی یوتیوب لە کچێکی منداڵەوە کە لە دبلن دەژیت و خەڵکی ئیرلندایە ئەوم بۆ ڕوون بۆتەوە کە شتێکی سۆز ئامێز بوو. لە ڕاستیدا هەر باسی بکەم سۆز و خۆشەویستی دام دەگرێت. بەڕاستی ئەزمونێکی نایابە. باندی یوتیوب لە هەموو کاتەکاندا هەرە باشترین بوون. وەک دوا ڕۆژی کات بەسەربردن گەورەترین پێکهاتەی جیهانی گۆشەیی ناودێرکرا و سفیر نزیکەی 2.2 میلیارد دۆلاری تێچووە بۆ دروستکردنی ئەو پێکهاتە و دەوری شوێنەکە بە شەبەنگی تەواوی ڕووناکی LED بەرنامەی بۆ داڕێژراوە. بەڕاستی زۆر سەرسوورهێنەر بوو. سەرەتا بینینی هەموو کارە هونەریەکان تەواو شێتانە بوو. مەبەستمەوەیە هەر جارێک کە سەیرت دەکرد سکرینێکی جیاوازت دەبینی هەر ناتوانم بیریشی لێ بکەمەوە. هەر شوێنەکە بۆ خۆی داهێنانێکی ئەندازیاریە. ئەوە تەناشتێکە کە دەمەوێت بیڵێم. لەناوەوە سفیر گەورەترین و بەرزترین شاشەی شەبەنگی ڕووناکی LED لە جیهانەوە کە تەواوی هۆڵەکە بازنەیەکی ڕووناکی تەواوێتیە. بێگومان تایبەتە لە ڕاستیدا وشەیەکی دیاریکراون نییە بۆ وەسفکردنی ئەوەی کە ئەزمونمان کرد. لە کاتێکدا پێم وایە هەموو ئامادەبووان سەرسام بوون. لە ڕاستیدا وەک ئەوە وایە سەیری دەوروبەرەکەت بکەیت. لە ڕاستیدا وەک ئەوە وایە تۆ لە تەواوی شوێنەکە دابیت، وەک ئەوە وایە بە تەواوەتی لەگەڵ باندەکە دابیت، تۆ بە تەواوەتی لەوێ بیت، وەک ئەوە وایە لە جیهان دابیت. زۆر سەیرە بەڵام ئجگار شتێکی نایابە. بەڕاستی شتێکی باوەڕپێنەکراو بوو. وەک ئەوە بوو کە بە هیچ شێوەیە کە پێشتر شتی ئاوەهام نەبینی بێت تەواوی دیوارەکە لە ئاسمان دەچوو. ئەوەی ئەوان کردیان بەڕاستی بێهاوتا بوو. مەبەستم ئەوەیە بۆنەیەکی پیرۆزە. دەزانی وەک ئەوە وایە بچیتە کلیسا تۆ لە بەردەم 18,000 کەس دایت و گوێت نییە هەمویان بە یەک دەنگ گۆرانی دەڵێن. بەڕاستی ناخەژیان بوو. یوتیوب لەم شوێنەدا زنجیرەیەک لە 25 کۆنسەرت تا 16 مانگی 12 ئەنجام دەدات. یەکێک لە پەیکەرسازە بەتوانەکانی کوردستانە. چەندین پەیکەری لە سلێمانی و شارەکانی دیکە و ئەوروپا دروست کردووە. کارەکانی لەلایەن بەرپرسانی ئەڵمانیاوە پێشوازی لێکرا و پێشنیازی کارەکانیشی لەسەر خواستی ئەوان بووە. سنوور کەریم سەردانی فاروق عەبدوڕەحمانی کرد و ئەم چیرۆکەی بۆ ئامادەکردوون. من ناوم فاروق عەبدوڕەحمان کەریمە، لەدایکبووی 1970 لە شاری سلێمانی. دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانم بەشی پەیکەرسازی ساڵی 1991. ئیتر لەو کاتەوە من بەردەوام خەریکی ئیش بووم. لەوانەیە لە مەراحیلێکی ژیانە دابڕانێک هەبوو بێ لە هونەرەکە بە حکمی ظروفی اقتصادی یان لە هەر بابەتێکی ترە، بەڵام دواتر هەر گەڕامەتەوە سەر ئیشەکەی خۆم و پەرەم پیاوە و بەردەوام لەگەڵی ژیاوم. ئیتر لە وەختەوە خۆشەویستیم بۆ هونەر بەڕاستی زیادی کرد. لە تەمەنێکا بووم کە زۆر تامەزرۆی هونەر بووم کە بە شێوەیەکی ئەکادیمی فێر بم. خۆشبەختانە دوو مامۆسام هەبوو، مامۆسا هاوڕێ، مامۆسا بەختیار. ئەو دوانە زۆر دەستیان گرتم. دواتریش کە خولیای نەحەد چووە سەرمەوە حەزم لێ کرد لەوەی کە نەحەد تامێکی تری هەیە، گەشتمە ئەوەی کە بتوانم ئاسی خۆم بەرزکەمەوە بۆی کە بوێری ئەوە بکەم ئیش لەسەر جادەدا بنێم. ئێستا لە ئامادەکاریەم بۆ پێشانگایەک ساڵانە ئاکرێتەوە. پار بەشدار بووم بە ئیشێک، ئەم ساڵیش بەشدارم بەم ئیشە و پۆرترێتێکیشم ئامادەیە. کاتە ئیشەکەم لەبەر خاتری پێشانگاکە ئیش نەکەم بڵێم بەس بۆی بەشدار بم، نەخێر. ئەمێ ئەوەی مەبەسمە ئاسی هونەری پەیکەرسازی من یان هاوڕێکەم یان هونەرمەندانی کوردستان لە چه ئاستێکایە بتوانین هەموو توانای خۆمان بکەینە گەڕ بۆ خاترەوەی کە ڕوویەکی جوانی پەیکەر پیشانی خەڵک بین. ئەم پەیکەری کە لێرە ئەکرێ ئەو پەیکەرە نییە کە لەسەر جادە بە نرخێکی هەرزان ئەکرێت و ئیشێکە هەڵە پڕوکێنرێ و دائەنرێ لە لای خەڵک سوورەیەکی ناشرین دروستوە بەرامبەر پەیکەر کە بۆ پەیکەرەکانی شار ناشرینە.
طبعا بێگومان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم بە نمایشکردنی ئەم کارە هونەریانە ئەوەی زیاتر ئێمەی بەسۆتەوە کارە هونەریەکانە ئێمەی بەسۆتەوە بەیەکەوە برادەرانی ڕۆژهەڵات میوانداریمان کردوون لێرە وارووا برادەرانی باشوور پێکەرسازەکان بەیەکەوە کارێکی فرە ڕەنگی لە بابەتەکانە نمایش کراوە و لە ئاسێکی بەرزشدایە زۆر خۆشحاڵم بەوە. وەڵاهی ئاواتم بێگومان نەگی من لەوانەیە زۆربەی هونەرمەندان ئەوەیە کە هونەری پەیکەرسازی بەڕوە ڕاستەقینە جوانەکەیە نمایش بکرێ و پیشانی خەڵکی بدرێ و شاکاری جوان بکرێت. منیش وەکو پەیکەرسازێ پێم خۆشەکە چەند شاکارێکمە بێت لە سەر شەقامەکانی کوردستان ئیتر گرنگ نییە لە سلێمانی بێ یاخود لە هەر جەیەکی تری کوردستانە بێت. دوای 50 ساڵ میوانداری پانداکانی چاینە لە ئەمریکا ئێستا و ئاژەڵە جوان و خۆشەویستانە دەبێتە خاڵی ململانێکی دیکە لە نێوان چین و ئەمریکادا. پاندا ڕەسەنەکان لە ساڵی 1972 لە دوای سەردانە مێژوویەکەی سەرۆک ڕیچارد نیکسن بۆ وڵاتەکە لە چینەوە بە دیاری پێشکەشی ئەمریکا کرا و ئەو کاتە هەم سەرۆکی ئەمریکا و هەم خانمی یەکەمی ئەمریکا پاتریشا نیکسن زۆر سەرسام بوون بەو هەنگاوە بەداخەوە چین لە هەوڵی ئەوەدایە لە ئێستادا پانداکان بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکەی. سێپاندا گەورەکەی بەخچەی ئاژەڵانی نیشتیمانی لە سەرەتای مانی 12 دەگەڕێنەوە بۆ چین و کۆتایی بەڕێکەوتنی ئاڵگۆڕی 50 ساڵەی نێوان هەردوو وڵات دێت. پاندا ڕەسەنەکان لە ساڵی 1972ەوە لە دوای سەردانە مێژوویەکەی سەرۆک ریچارد نیکسن بۆ وڵاتەکە لە چینەوە کرانە دیاری بۆ ئەمریکا و کە بووە هۆی خۆشحاڵیەکی زۆری خانی یەکەمی ئەو کاتەی ئەمریکا پاتریشا نیکسن. پێم وایە ڕەنگە چینیەکان لە پانداکانی باخچەی ئاژەڵانی ڕۆژئاوا پاشەکشە بکەن. من نابینم ئەوان هەمان شت لەگەڵ شوێنەکانی وەک دەوحە و تایلاندا بکەن کەوە تا پێدەچێت لەگەڵ ئەمریکا بەریتانیا شتێک لە ئارادا بێت. لە ئێستادا بەیژینگ 65 پاندای بۆ ماوەیەکی دیاریکراو دەداتە 19 وڵات لە ڕێگەی بەرنامەی تۆژینەوەی هاوبەش بە ئەرکێک بۆ باشتر پاراستنی جۆرەکانی لە ناوچوونیان لەسەرا. دنیس وایلدەر ئەندامی باڵای دەستپێشخەری بۆ گفتوگۆی ئەمریکا و چین سەبارەت بە پرسەجییانەکان لە زانکۆی جۆرجتاون دەڵێت لەگەڵ بارگرژیە دیبلۆماسیەکانی نێوان بەیژینگ و ژمارەیەک حکوومەتی ڕۆژئاوا پێی دەچێت چین پانداکانی لە باخچەی ئاژەڵانی ڕۆژئاوا وەربگرێتەوە. ئێستا چینیەکان لێمان تووڕن ئەوان تووڕن لە سنووردارکردنی پەیوەندیەکان ژمارەی ئەو سزایانی کە ئیدارەی بایدن بەسەر تاکەکانی چینیدا سەپاندوێتی هاوکات گرفتی چینیەکان لە ئێستادا وەرگرتنی ڤیزایە بۆ ئەمریکا. گرژی پەیوەست بە پاندالانی کەم هاوشێوەیە لەگەڵ گەلی چیندا کە هەستەکانی دژ ئەمریکا لە زیادبووندایە. وایلدەر ئاماژەی بەوە دەکات کە چین دوژمنایەتی لەگەڵ ئەمریکادا هەیە لەسەر سنووردارکردنی ئیدارەی بایدن و هاوڵاتیانی چینی کە کێشەیان هەیە بۆ وەرگرتنی ڤیزا. بەڵێ بەڕاستی پانداکان بوونەتە بەشێک لە ژیانی ناوچەی واشنگتن و بەشێک لە ژیانی ئەمریکا. هەستەکانی دژە ئەمریکی لە سەرەتای ئەمسا تاوسەندنی تەواوی بەخۆبینیوە هاوشێوەی چارەنووسی پاندالیلی دروست کرد. پاندایەکی نێر بوو کە بۆ ماوەیەکی دیاریکراو چین دابووی بە باخچەی ئاژەڵان لە شاری مەمفیس کە لە ناکاودا گیانی لەدەستدا. بۆیە ئەم چیرۆکە دەنگدانەوەیکی ڕاستەقینەی لەگەڵ خەڵکی ئەمریکادا هەیە. ئەمە ژێکێکە لەو هۆکارانی کە پێم وایە بێژین بەڕاستی پێویستی بە پیاداچوونەوە بە هەڵوەستەکەیدا هەیە. مردنی چاوەڕوان نەکراوی لیلی بۆ هۆی وروژاندنی سۆشیال میدیای چین و تۆمەتی بەرفراوان باس لەوە کرا کە باخچەی ئاژەڵانی مەمفیس بە خراپی مامەڵەیان لەگەڵ پانداکەدا کردووە. بەڵام وایلدەر وتیشی پانداکان دیاردەیەکی کەلتوری خۆشەویستە لە ئەمریکا و بە تایبەتی لە پایتەختی وڵاتەکە. فیستیڤاڵی کەلەپوری مووسڵ بوو بە پردی پەیوەندی نێوان مۆسیقای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. عێراقیەکان بەشداری کۆنسێرتێک دەکەن لە کاتێکدا تیپەکان لە میانی فیستیڤاڵی مۆسیقای میراتی مووسڵ لە شاری باکووری عێراق کە مووسڵە ئاهەنگ دەژێڕن. گەڕی دووەمی فیستیڤاڵەکە هەفتەیەک دەخایەنێت بە سەرپەرشتی پەیمانگای گۆتێ و یەکێتی ئەوروپا و هەروەها یونسکۆ بەڕێوەچوو بە ئامانجی پێشکەشکردنی تێکەڵەیەک لە مۆسیقای نەریتی ڕۆژئاوایی و ناوخۆیی لەگەڵ هونەرمەندانی پێکهاتەکانی دیکەی عێراق و ئەڵمانیا و وڵاتەکانی دیکەی ئەوروپا.
عێراقیەکان ئامادەی کۆنسێرتێکی ناوازە بوون. گروپەکانی موزیک لە میانەی فیستیڤاڵی موزیکی کەلەپوری مووسڵدا بەشدارێکی کارایان هەبوو. گەڕی دووەمی فیستیڤاڵەکە کە هەفتەیەک دەخایەنێت بە سەرپەرشتی پەیمانگای گۆتێ و یەکێتی ئەوروپا و هەروەها یونسکۆ بوو. بە ئامانجی پێشکەشکردنی تێکەڵەیەک لە مۆسیقای نەریتی ڕۆژئاوایی و ناخۆی لەگەڵ هونەرمەندانی لە عێراق و ئەڵمانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا و جیهانەوە. بیرۆکەی فیستیڤالەکە تەواو ناوازێت تێکەڵکردنی موزیک ژەنانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای تێدایە. موزیک ژەنان ڕۆژئاوایەکان لە وڵاتانی جوراوجەری وەک فەڕەنسا و هۆڵەندا و کۆماری چیک و سلۆڤینیا بەشدار بوون. هاوکات موزیک ژەنە عێراقیەکانیش پێکاتبوون لە گروپی موزیکی عەلامەجید لە کاتێکدا ڕاهێنان تا کەسەکان و ڕاهێنانی گروپەکەش لەلایەن مامۆستا عەلامەجیەوە سەرپەرشتیەکرا. مێژووی موزیکی مووسڵ تابلۆیەکی دەوڵەمەندە لە کاریگەریە کولتوری و مێژوویە جۆراوجۆرەکان. بە درێژایی سەدەکانی ڕابردوو کۆمەڵێک نەریت و ژەنر گەشەیان کردووە کە هەریەکەیان ڕنگدانەوەی ئەزمون و دیدگای هاونیشتیمانیانی ئەو دەڤەرن. سەرڕای ئەو هەموو ئاڵنگاریانی کە جەنگ و ناسەقامگیری سیاسی لەم ساڵانی دواییدا هێناوێتی ئاراوە لەگەڵ ئەوەشدا نەریتە جۆراوجۆرەکانی مۆسیقا لە مووسڵدا زیندون. مۆرکی شێوەزاراوەکانی کولتوری گۆرانی عەرەبی و کوردی و کولتوری یەزیدی یان تورکمانی پێوە دیارە و هونەر و کولتور توانیوانە پێکەوە ژیان ئاسانتر و هەمە ڕەنگتر بکات. لە هەمان کادا میوزیک ژێنی ئەوروپی لە ئەڵمانیا، هۆڵەندا، ئیسپانیا و فەڕەنسا هەن کە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی پەیوەندی بە مێژووەوە بکەن و پێکەوە میوزیک ژێنین و مۆسیقای مووسڵ و مۆسیقای نەریتی عێراق لە ئەمێز بگرن. دیداری کولتورەکان لە 16 تا 23 ئەم مانگە بەردەوام بوو بە پشتگیری وەزارەتی دەرەوە و بە هەماهەنگی یونسکۆ فیستیڤاڵی کەلەپوری موزیکی مووسڵ سازکرا. ئەم بۆنە یەکەم هەفتەیە فرەڕەنگی و هەمەچەشنی موزیکی عێراقی نیشان دەدا. لە هەمان کاتدا ئاڵوگۆڕی نێوان فرە کولتورەکان لەگەڵ موزیک ژەنە ئەوروپایەکان بەهێزتر دەکات. تەواوی شارەکە بوو بە گۆڕەپانێک بۆ کۆنسێرت و گفت و گۆکردن و سازدانی بیرۆکەی کاری هاوبەش. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. نووسەر و ڕووناکبیری ئەمریکایی بەڕەگەز لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت ئەگەر تەنها یەک ڕۆژ ناحەقیت قبول کرد ئیتر چاوەڕوانی ساڵانێکی دوور و درێژ بە لە ڕەزالەت و نەهامەتی تازایەڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان